ئێرە شەقامی سەرەکی قولەیە لە سەنتەری شاری ڕانیە دەنگۆی کردنەوەی قومارخانەیەک لەسەر ئەم شەقامە کە دەکەوێتە سەنتەری شارەکەوە هاوڵاتیانی نیگەران کردووە بە وتەی مامۆستایەکی ئاینی قومارخانە لەگەڵ دابوونەریت و کۆمەڵگای کوردی یەک ناگرێتەوە و پێویستە ڕێگری لێ بکرێت لە ڕووی ئاینیشەوە شتێکی قەدەغەکرا و حەرامکراوە و گەنجان بەلاڕێدا دەبات و تەونی کۆمەڵگا و خێزان دەشێوێنێت. وڵا دیارە ئەوە نەک هەر بڵێم لە ڕووی شەرحەوە هەمومان دەزانی قومارخانەیە عەرەقخانەیە ئەوەی دروستی دەکا ئەوەی دەچێتە ناوی ئەوەی کاری تێدا دەکا هەمووی نەفرەتی لێکرا و بەناڵێت کراوە و لە ڕووی ئیجتیماعی و کۆمەڵایەتی و خەڵکیشەوە بەڕاستی قومارخانە بۆ گەنج و لاو و بۆ هەموو خەڵکی و بەتایبەتی بۆ گەلی کوردی بەدەستیکراویمە بەڕاستی گەورەترین نەخۆشیە ئەگەر کارێکی وا بکرێت لە دەبەری ڕاپەڕین کە لەسەر قولێ کە برە و بە شتێکی ئەوا بدرێ بۆیە پێویستە بەڕاستی حکوومەت و ئاسایش و خەڵکی دڵسۆزی گەلەکەمان و ڕیسپیان پیاوان ماقوڵان زانایان قەت ڕێگە نەدەن چونکینێ بۆ گەنج و لاومان سەرەتانە. ئێمە هەموو خۆ بە موسڵمان بزانین و شتێکی قمار و ئەنی ناشەرعی لێ بکرێتەوە هەنی بۆ میلەتی کورد ئەوە جوان نییە ناشەرعیە وەکو هاوڵاتی هیچ کەسێک پێی خۆش نییە ئەو شتانە لێرە بکرێتەوە ئەنی گەنجەکان هەموو بەلارڕا دەبن و دەیانەوێ تووشی ئەنی هەڵەیان بکەن ناشەرعیان بکەن شتی واش لە میلەتی کورد ناوەشێتەوە یعنی بەڕاستی قابلی قبول نییە قومارخانە بێتەوە شارێ. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان هەوڵی کردنەوەی قومارخانەیەک پشتڕاست دەکاتەوە و ڕایگەیاند قومارخانەکە بە ناوی یاری ئەلکترۆنیەوە دروست کراوە و ئەماش جێگای قبول نییە ئەگەر بێت و ڕێگری نەکرێت سکاڵای یاسایی تۆمار دەکەن. قومارخانەیان لە ڕانیە دروست کردووە یعنی بەڕاستی قابلی قبول نییە قومارخانە بێتەوە شارێ ئەو شارە قومارخانەی لێ ناوەشێتەوە ئەو شارە هەزاران کەڵەپیاوی تێدا بووە هەزاران مەلای زانای تێدا بووە شاعری تێدا بووە ئەدیبی تێدا بووە ناکرێ ئەو ڕۆبێن بیکەن بە قومارخانە بەڵێ سکاڵای یاسایی تۆمار دەکەین زۆر بە ئازادانەش هەر من نیم ئەمە ئەو قسەی من نییە قسەی هەموو خەڵکی ڕانیە لەوانەیە من نمونەک بم کە بێمە کۆنگری ڕۆژنامە نووسەی بکەم. بەپێی زانیاریەکانی پەیام بەشێکی خاوەنی ئەو قومارخانانە کەسانی دەستڕۆیشت و بەرپرسی باڵایان لە پشتە و مۆڵەتەکانیشیان بە ناوی دیکەوە وەردەگرن ئامانجەکەش قازانجێکی خەیاڵیە بەو پێی زۆربەی ئەوانەی قومار دەکەن لەو شوێنانە دەیدۆڕێنن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.